یانەی شۆڕتەی شاری بەغدا کۆتایی بە کەمپە مەشقەکەی هێنا دوای ئەوەی بۆ ماوەی 2 ڕۆژ لە هەولێر بەیانیان و ئێواران لە نێو مەشقێکی چڕدا بوون و 3 یاری دۆستانەشیان ئەنجامدا. شۆڕتە بە ستافی ڕاهێنەرانی ناوەخۆ کە پێک هاتبوو لە ئەحمەد سەلاح و حوسێن عەبدولواحید و ڕاهێنەری توانای جەستەی مازن عەبدوستار یەکە مەشقەکانیان ئەنجامدا. وا بڕیارە ڕاهێنەری میسری موئمین سلێمان و ڕاهێنەری گۆڵپارێزان و شیکەرەوەی هونەری لە شاری بەغداوە پەیوەندی بە تیپەکە بکەن و ئامادەکاریەکانیان بۆ وەرزی نوێی خولی نایابی عێراق درێژە پێ بدەن. طبعا بالنسبه ما نخفي لك سر بالنسبه للاعبين تعرف احنا منقوصين العدد تقريبا 12 الى 13 لاعب بين منتخب ولاعبين محترفين. بۆ ئێمە سوودی زۆرمان وەرنەگرتووە لەم کەمپە چونکە 12 بۆ 13 یاریزانمان لە پێکاتی هەڵبژاردەی یەکەم و ئۆڵمپی عێراقن. بەڵام پێم وایە دوای گەڕانەوەیان تیپێکی زۆر باشمان دەبێت، تیپێکی لێکدراو لە نێوان یاریزانانی بە ئەزمون و لاو جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو. ئەم وەرزە زیاتر یاریزانانی تەمەن بچووکمان هێناوە. وەرزی ڕابردوو لە پلەی 4ەم بووین، بۆ ئەم وەرزە چاومان لە نازناوەکەیە. شۆڕتە بۆ ئەم وەرزە گۆڕانکاریەکی زۆری لە پێکاتەکەی ئەنجام داوە. زۆربەی یاریزانەکانی لاون و چەند یاریزانێکی بە ئەزمونیش لە تیپەکەدان، بەڵام نزیکەی نیوەی پێکاتەی تیپەکە لەگەڵ هەڵبژاردەی یەکەم و ئۆڵمپی عێراقدان و نەیانتوانی لە کەمپا مەشقەکەیان بەشدار بن. هەست بە شانازی دەکەم کە لە یانێکی گەورەی وەکو یانەی شۆڕتە یاری دەکەم و الحەمدولله ئینشاءالله خوای گەورە مۆفەقمان بکە بە هەمووان هەوڵ دەدەین ئەو ساڵ باشترین نەتیجەی بەدەست بێنین، چونکە یانەی شۆڕتە یەکێکە لەو یانە هەردەم هەوڵی بەدەستهێنانی خولەدا و لە پێناوی خولەکە ڕکابەرێکی بەهێزی کردو هەموو ساڵان. ئینشاءالله ئەو ساڵەکە بە باشی خۆمان ئامادە کردووە بەڕاستی هەم لە ڕووی یاریزان و هەم لە ڕووی کەمپی مەشقیمان کە لە شاری هەولێری خۆشەویستمان ئەنجام داوە. ماوەی تقریبا 5 ساڵ بوو لە یانەی مینا یاریمان کرد. ئەمن سەیرم کرد ساڵ یەکەم و دووەم کە لە یانەی مینا بووم دەمانتوانی نازناوە بەدەست بێنی، بەڵام ئێستا سەیرم دەکرد یانەی مینا ئەو توانایی نییە کەممان هەوێ لە خولی نایابی عێراق لە ڕێزی پێشەوە بتوانین ئەنجام بەدەست بێنین. بۆیە من بڕیارمدا کە یانەکەم بگۆڕم بەبێن بۆ یانەی شۆڕتەی. سەبارەت بۆ یانی شۆڕتە یانێکی گەورەیە، دوایەکانەش هەموو کات حازرە بۆی کە لە خولی نایابی عێراق نازناوە بەدەست بێنێ و ئەگەری زۆرە ئەو ساڵ یەکەم بێتەوە لە خولی نایابی عێراق بچێ بۆ ئاسیا یاری بکە. وا بڕیارە 20 ئەم مانگە یاریەکانی خولی نایابی عێراق دەست پێ بکات. شۆڕتە وەرزی ڕابردوو لە سەکۆی پاڵەوان بوون و بەشداریە دەرەچیەکان هێرایە خوار پلەی 4ەمی دەستەبەر کرد. بۆ وەرزە هەموو هەوڵێکی بۆ نازناوەکە و دەرچە دەرەچیەکانە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.